ایدی گنج هر قناغه و هر پروسه که دا کاریگریاوی هزاوی تایبت هیا و جریش جبوی البجارتنان دیساجی هزو کاریگریاوانا تایبت هیا چوا خدمتا گنجان بتکرن جبوی کو گنجی بکاربن کاریگری و هزا خوب کار بینن چه جبوی گنجان ها تکرن جالی حکومتی و چه دی بتکرن و پرسی زلتر گل رئیس فلاح حسن سروکی فرمانگار رخصتن نه حکومی با اینکه راستا خودش هولی رد گل مدام بحث کن رئیس فلاح گلک سپاس کن گل مدانه یعنی گل جارا گنج گازن داجیت کن لام جداهیه کت نیف برا ولات ما ولاتنج در و بکینو حکومت ولاتان چجبو گنجا کرینه ام وجه حکومت هریمان کردستان ابنمونه بینین چبو گنجا کرینه و پتویه چجبوی گنجا بتکرن حتی او هزاوانا هی جبوی خدمت کرنا ولاتی بکار بینه بناوی خدای گەورە و مهربان طبعا زۆر سپاس لەبۆ ئەو گەنجانی کە ئێستا جێم لە دنجیان بوو کە زۆربەی زۆریان ئیشارەتیان بەوەیدا ئیمانیان بەوەیە نیشتیمانەکەیان پێویستیان بە گەنجە و نیشتیمانەکە پێویستی بە کۆمەڵە گەنجی تازەیە کە بتوانی بیپارێزی قاوارەکەی بپارێزی کە ئەوە ئەساسترین شتە لە بۆ ملەتی مە چونکە هەرێمی کوردستان هەمومان دەزانین لە هەندێک حالەتی ناهەمواردا بۆ بە تایبەت لەسەر ئەو حەدەسانی بۆ ئاخیرانە کە ڕوویدا لە مەنتیقەکانی عێراق دەنگۆیەکی زۆر هەوڵێکی زۆر دائیمەن هەبووە لەسەر ئەوەی کە حکوومەتی مە و هەرێمی مە لە بەرچاوی ملەتی خۆمان هەم ڕەش بکەن و هەمیش وا بکەن قاوارەکە بچووک بکرێتەوە یان تا حەدێک لەناو ببرێ طبعا گەنج دەورێکی زۆر باڵا دەبینی حکوومەتی مە لەسەر ئەو پرسیاری جەنابەت کە چی کردی لە بۆ گەنج پێم وایە ئەمە لەوانەیە بە ماوەیەکی زیاتر دەتوانین جێی پەنجەی ئەو ئیشانە نیشانی ملەتی خۆمان بدەین کە حکوومەتی هەرێم ئێستا دەستی پێکردە و ئیشی لێ بۆ دەکا حکوومەتی هەرێم ئیمانی بە وزەی گەنجە یەک لەو ئیشانەی کە با بڵێن مەسەلەن ئێستا ئەمە دەیبینین لە بنیە تەحتیە و ژێرخانی ئابووری وڵاتەکەمان کە حکوومەتی هەرێم دەستی پێکردیە لە بنیادنانەوەی سایلۆ و لە بەندا و پۆند و ئەو مەجالە زراعیانێک کە ئیتیمان پێدایان مەجای سناعی و بازرگانی ئەوانە طبعا ئەوانە پێویستی بە تاقی گەنجە پێویستی بە دەستی گەنجە لەبەرەوەی ئەگەر گەنج نەبی ناتوانانی لەو مەجالی خزمەت بکەی و ئیتیمان پێ بدەیت ئەمە حکوومەت حتمما ئیش لەسەرەوەی دەکە کە گەنجی خۆمان زیاتر بێتە ئەو مەجالانە خزمەتی نیشتیمانی خۆمان بکاتن بەڵام کە چی لە بۆ گەنج نەکردیە احتیمال ئەوەش مدەک دەبە وەختێک دەبە لەوانەیە گەنجی مەتومەحی زۆرە و حەقی خۆشێتی بە حکمی ئەوەی کە چەندین ساڵ فێر ئەو بووین کە خەڵک تەعین بکرێ و دابمەزرێ و تەنها چەند سەعاتێک خزمەتی نیشتیمانی خۆی بکە و پاشان بستەوە ماڵەوە ئیش نەکە ئەوە شێوازێکی ترە کە حکوومەتی هەرێم هەوڵ دەدا قیتاعی خاص و هەندێک لە احتیمام بە مۆزوعی بازرگانی و پیشەسازی بدە تا گەنجی خۆشمان دەستیان هەبێت لە خزمەتی نیشتیمان بەڵام احتیمالە ئەوە بەپێی وەقت کەمەک وەقت دەبا و ئەوەی دەشبینین الحەمدولله ئێستا گەنجێکی باش کەوتوتە سەر ئیش و دەستی بە ئیش کردیە حکوومەت بای خۆی تەقسیری نەکردیە بەپێی پۆست و حکمی ئیشەکەتان پەیوەندیکی باشتان لەگەڵ گەنجان هەیە بە تایبەت ئەوانەی کە تازە ئیتر بەشدار دەبن لە پرۆسی هەڵبژاردن و دەنگ دەدەن بیرکردنەوەی گەنجەکان چوونە لەبارەی داهاتووی کوردستان پێویستە چوونیش بیر بکەنەوە لە بۆ داهاتووی ئەم وڵاتە ئێمە ئێستا لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان داوام دەکەین و ئیش دەکەین و خزمەتی نیشتیمانی خۆمان دەکەین تەمان ئەوانەی کە ڕێکخراوی مەدەنینە و ڕێکخراو دروست دەکەن بۆ خزمەتی نیشتیمانی خۆیان زۆربەی هەرە زۆریان گەنجن لەناو ملەتیمان گەنجێکی زۆر جوان و زۆر باش و زۆر وزەدار هەیە کە حەز دەکات خزمەتی نیشتیمانی خۆی بکە ئەسڵەن بە خۆبەخشی ئەو ڕێکخراوانی کە ئێستا لەلایەن فەرمانگەی ئێمە تۆمار کرایانە زۆربەی زۆریان ئەوانە هەمووی تاقەکانیان گەنجە خزمەت دەکەن بە خۆبەخشی کەواتە گەنجی ئێمە پێم وایە ئیمانی بە خزمەتی کوردستان هەیە و هەوڵ دەدا نیشتیمانی خۆی بەرەو پێش ببە و بتەکیدیشم لە ڕێگەی ڕێکخراوەکان و ڕۆڵێکی جوانیان دیتە شان بەشانی حکوومەتی هەرێم لە هەموو مەجالەکان خزمەتی نیشتیمانی خۆمان دەکەین ئەو سێکتەرەکان باز نەکەین بەڵام دیارە لە هەر سێکتەرێک کە ئەگەر باسی ژینگە بکەین دەبینی کۆمەڵە گەنجێکی جوانی نیشتیمانەکەمان دەزدەنە ئەو پێداویستانی کە پێویستە بۆ خاوێنکردنەوەی ژینگە و دەوری خۆیان دەبینی کەواتە لە ناو ملەتی مە و لە ناو ڕوحیەتی گەنجی مە خزمەتی نیشتیمان هەیە ڕاستە تا حەدێک لە بەرچاوی خەڵکان پێیان وایە کاڵبوویتەوە بەڵام بەداخەوە یەکجاروانیە الحەمدولله وزەکی باشی گەنجان هەیە و زۆریشیان حەز لەوە دەکەن کە خزمەتی نیشتیمانی خۆمان بکەن یعنی بەپێی قسەی توبی ئەگەر لایەنێک بەتەما بێ گەنج هەڵخەڵەتێنێ یان ڕاوبۆچوونی بگۆڕێ لەبارەی کوردستان و بەڕێوەبردننی وڵات ناتوانێت شتێکی وا بکە دەزانی گەنجی ئێستا شانسەکی زۆر باشی هەیە لەبەرەوەی لەوەیە زەمانێک پێش ئێستا
ئەو سوۆشەڵ میدیایە و ئەو دنیاە بەو شێوازەی کراوە نەبوو کە هەموو شتێک بە چاوی خۆت ببینی. گەنجی ئەمڕۆ زۆر بە جوانی دەتوانێت عەدالەتەکەی خۆی پیشان بدە لەبەرەوەی بە چاوی خۆی دەبینی چێ دەتوانێت خزمەت بکە، چێ دەتوانێت ئاوەدانی کوردستان بکە، چێ دەتوانێت پارێزی لە قەواری هەرێم و ملەتەکەمان بکە، کەواتە شانسی ئەوە زۆر کەم بووە کە هەڵبەخەڵەتێن و الحەمدوللا گەنجی مەش گەنجی واعینە و ڕۆشنبیرن و زیرەکەن. لە هەر هەمووی مهمتر ئەوەیە بابەتەکە لایمە ئەوە نەبینن کە ئەمە احتیمام بەکامە حەزب بدەین لە لای ئەوەی خۆمان، ئەوەی کە زۆر مهمە کوردستان بپارێزین، چۆن دەتوانین ڕێژێکی زۆری گەنج بەشداری بکە لە هەڵبژاردنەکە، چونکە ئەوانە خۆی لە خۆیدا ڕۆیایەکی نیشتیمانیە و خزمەتی نیشتیمانە. ئەو کاتەش گەنج خۆی قەرار دەدا چێ خزمەت دەکە و چێ بنیە تەحتیە و دادنێ و چێ دانی وڵاتەکەی ئێمە بە شێوازی جوانتر بەڕێوە بە. یعنی پرسەکە زۆر لەوە گەورەترە، باسی حزبێک لایەنێک یان کاندیدێک بکەین لە بۆ زامنکردنی ئایندەی گەنجەکانمان بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان. بەڵام بەڕاستی لەم بارودۆخەدا هەم ئێوە هەم گەنجەکان چێ بە یعنی ئەو کارە گەورەیە مەسەرەن پێی دەسپێرن کە شتێکی وا بکە، هەم زامنکردنی ئایندەی گەنجەکان هەم پاراستنی قەوارەی کوردستان. حتما ئەو کەسەی کە ئیش دەکات لەسەر مەسەلەن یەک لە هەر نقطە ئەساسیەکە لەسەر ژێرخانی ئابووری ئەو دەوڵەتە ئەو وڵاتە. مەسەلەن ئێمە کە باسی گەنج دەکەین دەڵێن ئەمڕۆ گەنج بێ ئیشە، کە ڕۆژێک لە ڕۆژان مەسەلەن ئێمە پیشەسازیمان زیاد بوو، سایلۆمان زیاد بوو، مەجای پێشکەوتنی وڵاتمان زیاد بوو، لە ئایندەی نزیک کە ئەوانە دروست دەبن و ئەو معاملانە حاضر دەبن چێ دەست بەکارەکە دەکە گەنج دەستی پێ دەکە. کە باسی ئاو دەکەین دەڵێن 20 ساڵی کە چێشی ئاو حەل دەبی ئاو چارە دەکەین، یعنی وا دەکەین چێشی ئاو نەمینێت تا ماوەی 20 ساڵی ئایندە شەر ئاو بەردەوام هەبی چێ ئیسفادەی دەکە گەنجەکە زیاتر بەکاری دەینی. یعنی لە زۆر مەجال لە بەرچاوی هەموو لایەک دیارەکە ئەو هەوڵە بدرێ بزاندرێت کە ئەو شتانی دەکرێت لە بۆ ئایندەیەکی سەرتاسەری کوردستانە و لە هەمووش مهمتر لە بیر مەکەن. ینی بەڕاستی هەرێمی ما دەستێکی زۆر ڕەش و خراپەیە کە هەرێمی مە لە بەرچاوی گەنجی خۆمان ڕەش بکە، بەوەی کە کۆچ بکە وڵات بەجێبێلی بێپارەیی پیشان بدە. پێم خۆشە گەنجانی مە ئێستا متابعەیەکی خزمەکانی خۆیان بکەن کە لە خارج دەژین، بالیان بپرسن بڵێن ئایا ئەو ڕۆژ ژیانی ئابووری وەزعی اقتصادی وڵاتانی ئەوڕۆپی وەکو پێشترە، یعنی ئەو ژیانە وەکو جاران مایە؟ حتما احتیمالە لەوانەیە لە زۆر مەجال خۆشتر بی لە هەوا لە کەش، بەڵام ئایا مۆزوعی اقتصادی و پارە پەیداکردن و ژیان و کریخانی وەکو جارانە؟ حتما ئەوە تەوەژمەکی گەورەی ڕووی لە هەموو دنیاکە دێ. بەڵام هەرێمی کوردستان پێم وایە زۆر زۆر باش الحەمدولله لەو مەجالە ڕۆڵی خۆی بینیە و حکوومەتیش دەورێکی باش دێلوی خزمەتی نیشتیمانەکەی خۆی بکە. باش ئێمە باسی و دەستە ڕەشت کرد کە هانی گەنجان دەدات کۆچی دەرەوەی وڵات بکەن، وڵاتی خۆیان بەجێ بڵن. یعنی بەش یەکەمی پرسیارەکە بۆ ئەو ڕەوتە یان ئەو لایەنە سیاسی هەبێ بۆ کارێکی وا بکەوە ڕۆڵی ڕێکخراوەکانیشم ئەگەر بە کورتی بۆ باسکەی لە هوشیارکردنەوەی گەنجەکان لە ئەوەی کە بەجێهێشتنی وڵات ژیانیان بەرەو ژیانێکی خۆشتر ناگۆڕدرێ، ڕەنگە زۆر قورستر و ناخۆشتر بێت. خۆی دەکرێت زەنی لەناو ئەحزابی سیاسی گەنجی مەدەبی هەندێک شتێ زۆر بە جوانی بزانی. لەناو ئەحزابی سیاسی زۆر تەفەڕوعات هەیە. جاروێ لەناو حەزب بە حکمی ممارەسی خۆم کە نزیکەی چەندین ساڵ جێگری سەرۆکی لاوانی جیهان بوویمە و لە مەجالی سیاست ئیشم کردیە. گەنج دەبی لەوە تێبگە زۆر جار هەیە لەناو حەزب خۆی لە خۆیدا باڵباڵێنێکی زۆر هەیە. لەناو حەزبەکان جیهەتەکەیە لە بۆ دەوڵەتی ئیقلیمی ئیش دەکات، حەزب هەیە لەناو خۆیان قسمیان هەیە لە بۆ مەجموعەک بززمانی گەورەی کە ئیستفادە لە فرۆشتی چەک و پێداویستی مەسەلەن ئەو شانە دەفرۆشن کە پێدەوڵەمەند دەبن. ناکرێت و هەموو حەزبەک بەوە تەمەشا بکەی کە بەشەکەی ناوی کە هەمووی لەسەر ئەو ئەساسی ئیش دەکە لە بۆ خزمەتی نیشتیمانە، چونکە تو نازانی بەشێک لەناو ئەو حەزبەی لە بۆ چ مەجالێک ئیش دەکات چۆن مەسەلەن خاک فرۆشتێکی خۆی دەست پێ دەکات. لێ زۆر میمەکە گەنجی کوردستان بزانیتن هەر حەزبەک هەر کەسێک کە خزمەتی نیشتیمانی خۆی دەکات هەموو ڕوویایەکەی بزانی ئایا حەزب لۆ دامەزرا لەسەر چ دامەزرا پێویستێکی چ بووکە دامەزرا و ئەو شێوازی ئیشکردنەکەی چۆنە چۆن دەتوانێت ئیش بکات. مەسەلەی دەستە ڕەشەکەش کە جەناب ئیشارەتی پێ دەی بڵێ لەبەرەوەی گەر ئەو تیمانەی کە باسی دەکەم ئەو بەشانەکە لەناو ئەحزابی سیاسی هەبوو حتما ئەوە ڕۆیایەکی خراپ پیشانی گەنجی وڵاتەکەی دەکات کە ئەنەما وڵاتەکە جێی ژیانی تێدا نەمایە، حەق و حقوق تێدا زیاد دەخورێ و هەروەها مەسەلەن ئایندە تێدا گەژ نییە، وای لێ دەکە لە بەرچاوی ڕژوێ. بەڵام ئەوەی لە هەمووی مهمتر ئەوەیە گەنجی ئێمە چەند هۆشیارە، چەند بە چاوی خۆشتەکان دەبینی وەڕێ خراوەکانیش کە جەنابەت هەر ئیشارەت پێدا تاپەن ڕۆڵێکی زۆر جوان دەبینی لەو خزمەتکردنی نیشتیمان. دەتوانن ئەوە پیشانی گەنج بدەن کە وڵاتی ما ئەو وڵاتە نییە کە
ئێستا لە زۆر لە جیاتە میدیایەکان هجومی لەسەر دەکەن و ئەوەی دەکەن هەر خۆی لە خۆیدا کە زۆر چاوت کەتە سەر و زۆر هێرشت کراسەری ئەوە نەجاحەتی وڵاتەکە و نیشتیمانەکەت پیشان دەدا. پیڤیا زێرەتر خزمەتکردنەوە گەنجانش هەمی ئالیەکیڤە چونکی پرۆسیژی حکوومەت و ئالیان پێتیڤی بگەنج هەیە نە گەنجە پێتیڤی پۆنە هەیە گەلک سوپاس بەڕێز فەلا حەسەن سەرۆکی فەرمانگەوە ڕێکخستنی نەحکومی پاکی ڕاستەخۆش هەولێرە دیالمەدا بوون سوپاس بووە.